پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە کەناڵێکی تایبەتم بۆ هێناون کە زانیاری لەسەر هەموو زۆرە مۆبایلێکی نوێ دەخاتە ڕوو. هەروەها ڤیدیۆی هەڵپچڕینی پاکەتی مۆبایلە نوێیەکان و تایبەتمەندیەکانی دەکات. لەگەڵ ئەمانەشدا باسی لایەنی باش و خراپی مۆبایلەکە دەکات تا بینەرەکان ئاگادار بکاتەوە لە کڕینی ئەو بەرهەمە. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشن داناوە. هیوادارم هەمووتان بچن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشگیری لە ڤیدیۆکانی بکەن. سڵاوتان لێبێ هەوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. وردەکاری وێنەی زۆر هەیە لە ژیانماندا. ئەگەر بتوانین تێبینی بوونی ئەوان بکەین ئەوە ژیانمان ئەگۆڕێت. لەم ڤیدیۆیەدا هەندێک ڕاستیتان پێ دەڵێن لەبارەی کەسایەتیتان، ئەویش لە ڕێگەی چەند تاقیکردنەوەیەکی بینینەوە کە هەمویان بە ڕێگەی زانستی سەلمێنراون، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. یەکەم، با ببینین بیر لە چی ئەکەیتەوە. یەکەم شت وێنەیەکت نیشان ئەدەین و پێویستە لەسەرت یەکەم شت لە وێنەکە بینیت لە کۆمنت بۆمانی بنووسی و دەسرکەت لە بەردەستا تا وەڵاممان بدەیتەوە و ئێستاش با دەست پێ بکەین. ئەگەر سەرەتا دەمت بینی بێ ئەوە تۆ کەسێکی حەز لە شتی گرانبەهایە بەدەستی بهێنی و بەورد بینیەوە تەماشای شتەکان ناکەیت و شتەکان وەک خۆیان قبوڵ ئەکەیت و حەزت لە سەرکێشیە. و ئەگەر یەکەم شت کە بینی بێتت دار بوو بێ ئەوە تۆ کەسێکی بیرۆکەی باشت هەیە و بیر لە دەروی بابەتەکە دەکەیتەوە و هەمیشە بە دوای شتی سەیردا ئەگەڕێی و تۆ بە سۆزیت دەربارەی ئەم شتە. هەروەها تۆ کەسێکی نرخی هاوڕێیەتی و هاوڕێکانت ئەزانی و ئەگەر یەکەم شت کە بینی بێتت ڕێگەی دار بوو ئەوە تۆ لە تەمەنی خۆت گەورەتر دیاری بەردەوام خۆ نوێ دەکەیتەوە، هەوڵی گۆڕانکاری ئەدەیت و زۆر حەز بە یارمەتیدانی کەسانی تر ئەکەیت. دەی با بچین بۆ وێنەی دووەم. یەکەم شت تێبینی چی ئەکەی لەم وێنەیەدا و دەسرکەکەش دەستی پێکرد. ئەگەر هەر بە سیرکردنی وێنەکە کچێکی بچووکت بینی ئەوە تۆ کەسێکی کاریگەری و هەروەها کاریگەری لەسەر خەڵکی دروست ئەەکەی بە گفتوگۆی قوڵ کە ئامادەن بۆ چەندین کاتژمێر گوێت لێ بگرن و هەمیشەی یەکەم هەلدەقۆزیتەوە کە ئەیبینی تا سوود لەمە وەربگری لە ژیانی ڕۆژانەتدا. و ئەگەر یەکەم شت لەم وێنێدا دیمەنێکی سروشتیت بینی ئەوە تۆ کەسێکی داهێنەری و حەز لە نوێکاریە و لە ژیانی تایبەتیتدا بەردەوام پێشکەوتنێکی سەرکەوتوانە بنیاد ئەنەی. ئەگەر لە وێنەکەدا ئێسکە پەیکەرت بینی ئەوە تۆ بەردەوام کەسێکی نادیاری و کەسایەتێکی جیاواز لە خەڵک دەشاریتەوە کە دوورە لەو کەسایەتیەی کە ئەوان پێی ئاشنان و بەردەوام کەسانی دەوروبەرت لە مەراق دەهێڵیتەوە. سێیەم، ئەم تاقیکردنەوەیان کەمێک جیاوازە. ئایا ئەتوانی دەموچاوی دایک و باوک و منداڵەکە ببینی لە وێنەکەدا؟ بۆ وەڵامدانەوە دەچرکەت لە بەردەستە. ئەگەر شتێکت بینی ئەوە تۆ کێشێکی دەرونیت هەیە و ئەگەر هیچ نەبینی ئەوە پیرۆزە. تۆ لەش ساغی و پێویست بە نیگەرانی ناکە. ئەمە ڕای زانایانی دەروون ناسیە کە دڵنیای ئەدەن ئەوەی لەم وێنێدا دەموچاو ببینێ پێویستی بەوەیە سەردانی پزیشکی دەرونی بکات. چوارەم، بە پێی توێژینەوە زانستیەکان بەردەوام کەسانی زیرەک تێبینی شتەکان ئەکەن بە خێرایی. ئەگەر ئامادەیت ئەوە سەرنجی وێنەی داهاتوو بدە و ئەبێکی سەڵەکە بدۆزیتەوە. دەسرکەت لە بەردەستا بۆ وەڵامدانەوە. بینینی کیسەڵەکە کارێکی ئاسان نییە، پێویستی بە خێرایی و تێبینیکردنە. ئەمەش وەڵامەکەی. پێنجەم، لەم وێنەیەدا باڵۆنێکی هەوایی هەیە و دەسرکەت لە بەردەستە تا بیدۆزیتەوە.
ئەگەر لە ماوەی 10 چرکەدا بینی بێتت ئەوە تۆ چاودێرێکی خێرایی. شەشەم، لە وێنەی دواتردا کوپێک قاوە هەیە، دەی با بزانین ئەتوانی لە ماوەی 10 چرکەدا بیدۆزیتەوە یاخود نا. ئایا پێش کۆتایی هاتنی کاتەکە دۆزیتەوە یاخود نا؟ لە کۆمنت پێمان بڵێ. ئەگەر دۆزیتەوە ئەوە تۆ کەسێکی زۆر شتەکان بە وردی دەبینیت. حوتەم، ئەم کارەیان کەمێک قورسە. ئایا دەتوانی پەپولە لە وێنەکەدا ببینی؟ 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەمەش پەپولە بچووکەکەیە. هەشتم، بەردەوام ئەبین لە تاقیکردنەوەی بیناییانە بۆ دیاریکردنی کەسایەتیت. سەرنجی ئەو وێنەیە بدا کە لە پێشت دەرئەکەوێ و با ببینین تێبینی چی ئەکەیت. 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەگەر شێرت بینی ئەوە تۆ کەسێکی حەز ئەەکەی ڕوبەڕووی سەختی و ترسەکانت ببیتەوە و ئەگەر باڵندەیەکت بینی ئەوە تۆ کەسێکی داهێنەری و ئاواتی بەدینە هاتوود هەیە. نۆیەم، لەم تاقیکردنەوەیدا پێمان بڵێ ئەو ئاژەڵە چیە لە وێنەکەدا ئەیبینی. 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەگەر یەکەم شت کە بینیت مراوی بوو ئەوە تۆ کەسێکی هەستەکانت زوو ئەگۆڕێن و خێرا بڕیار ئەدەیت و ئەگەر کەروێشکت بینی ئەوە تۆ کەسێکیت حەزت بەکارکردنە و هەستەکانت لۆژیکانە ئەگۆڕێن. دەیەم، ئەم زاریان بەردەوامی بە تاقیکردنەوە کەمان ئەدەین لەگەڵ وێنەیەکی سەیردا. با بزانین چی ئەبینی لەم وێنەیەدا. 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. کاتەکەت کۆتایی هات. ئەگەر یەکەم شت کە بینیت تیمساح بوو ئەوە تۆ کەسێکی حەزت لێیە کۆنتڕۆڵی هەموو شتێک بکەیت و ئەگەر ئەوەی بینیت باڵندە بوو ئەوە تۆ کەسێکی کۆمەڵایەتیت. ئەتوانیت زۆر بە ئاسانی لەگەڵ کەسانی تر پەیوەندی دروست بکەیت. 11، جارێکی تر وێنەیەک بۆ تاقیکردنەوەی وردبینی تێبینیکردن. با بزانین چی ئەبینی لەم وێنەیەدا. 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. کاتەکەت کۆتایی هات. ئەگەر یەکەم شت بینیت لوتی سەگێک بوو ئەوە تۆ کەسێکی لۆژیکیت. 12، لە کۆتایی تاقیکردنەوەکەی ئەمڕۆماندا با بزانین تێبینی چی ئەەکەی لەم وێنەیەدا. 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەگەر یەکەم شت کە بینیت کچێک بوو ئەوە تۆ کەسێکی هۆگری بە ئازادی و بوونت لە نێو هاوڕێکانت و کەسانی تر زگە لەوان واد لێ ئەکا کە تۆ کەسێکی تایبەتمەند بیت و سەرنجیان ڕابکێشی. ترسەکانت لە بیرکردنەوە لە ئەگەری لە دەستدانی ئازادی و بەدەستنەهێنانی ئەوەی هەوڵی بۆ ئەدەی سەر هەڵ ئەدات. لەوانەیە کار بکەیتە سەر وڵاتەکەت و ئەوانەی لە دەوروبەرتن لەگەڵ تێپەڕبوونی کاتدا. بەڵام بنمیچی پێشبینیەکانت زۆر بەرز مەکەرەوە و ئەگەر دەموچاوت بینی ئەوە کەسێکی زیرەکی بە ئەگەرێکی زۆر و بە شێوەیەکی بەردەوام حەزت لە خوێندنەوە و توێژینەوەیە. بە شێوەیەکی گشتی لەو کەسانیت کە ئارەزوی بەرەو پێشچوونی خود ئەکەن و زۆر گرنگی بە وردەکاریەکان ئەدەیت. هەرچەندە ئەو کەسانی کە هەمان کەسایەتی تۆیان هەیە حەزیان لێ بە تەنها کات بەسەر بەرن لەگەڵ ئەوەی لە ناخەوەش ئەترسن. 13، لەم وێنەی لە بەردەمتان دەرئەکەوێ یەکێک لە شێوەکانە هەڵبژێرە و 10 چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەگەر شێوەی ئەید هەڵبژارد ئەوە بەشی چەپی مێشکت بە لێزانیەوە بیر لە ئەرکەکانی ئەکاتەوە
بە پشتبەستن بە بیرکردنەوەی لۆژیکی و شیکاری ئەوترێ بەشی چەپی مێشک لە هەندێک کاردا باشترینە وەکو زمان و لۆژیک و پەیوەندی و بیرکردنەوە و ئامادەکاری و بڕیاردان. ئەگەر شێوەی بیتان هەڵبژارد ئەوە بەشی لای ڕاستی مێشکتان بەلایەنی کەمەوە بە گوێرەی بیردۆزەکان بیر ئەکاتەوە و هەروەها داهێنەریشە و ئەمانش لە دیارترین تایبەتمەندیەکانی بەشی چەپی مێشکن وەکو توانای ناسینەوەی شێوە و دەرخستنی هەست و میوسک و تێگەیشتن لە هەستەکان لەگەڵ ڕەنگەکان و هێزی خەیاڵ و هەستکردن و داهێنان. چواردا چیت لە وێنەیەدا بینی لەگەڵ یەکەم بینیندا؟ ئەگەر مۆمت بینی ئەوە تۆ کەسێکی لە پەنجەرەیەکی فراوانەوە تەماشای دنیا ئەکەیت، ڕوون بەردەوام پلانەکانت ئاشکرا ئەکەیت، بەڵام وردەکاری و جیاوازیە وردەکانت بیر ئەچێ. مرۆڤێکی باش و دڵنەرمی زۆر کات کەسانی دەوروبەرت بەکارت ئەهێنن و بۆ ئەوەی لە داهاتوودا لەم کێشەی ڕزگارت بێ پێویستە شوێن ڕەفتارێکی دیاری کراو بکەویت و هاوڕەکانت بە ئاگاداریەوە هەڵبژێری. ئەگەر ئافرەتت بینی ئەوە تۆ کەسێکی زیرەک و هەستیاری بەردەوام هەوڵ دەدەی ژیانت نمونەیی بێ، بەردەوام سەرنجی وردەکاری و ڕاستیەکانی دەوروبەرت ئەدەی بۆ لە جیهانی تایبەتی خۆتدا ئەژیت، بەڵام ئەمە لایەنی باشی هەیە لەبەر ئەوەی تۆ لە کەسانی ڕۆمانسیت کە ژمارەیەکی کەمن لە جیهاندا و لایەنی خراپی ئەوەیە کەسانی ڕۆمانسی ڕاستی ژیان شارەزانین، ئەمەش تووشی ناومێدیان ئەکات بەلایەنی کەمەوە جارجارە ڕاستی ژیان بیری خۆت بهێنەرەوە. و ئەگەر پیاوێکت بینی ئەوە تۆ کەسێکی ئارامی و هەموو ئەوانەی ئەتناسن پێیان خۆشە لێت نزیک ببنەوە و متمانەت پێ ئەکەن وەک ئەوەی تۆ دیوارێک بی ئەوانش بتوانن پشتت پێ بباستن بە کورتی و بە شێوەیەکی تایبەتی ئەدوێ زۆر بیر ئەەکەیتەوە و داهێنەری تووڕەکردنت سەختە تاکەشت کە ئەبێ بیگۆڕی ئەوەیە کە کەسانی نزیک لە خۆت گرنگیان بۆ دەرخەی. ئەگەر ئاگرت بینی تۆ لەوانەی تر جیاوازی و ئاستی بیرکردنەوەت جیاوازە و دنیایەکی تایبەتت هەیە و تەنها خۆت ئەیبینی و کەسانی نزیکت بە سەختی لێت تێ ئەگەن، بەڵام ئەمانە هیچ گرنگ نین. متمانە بە خۆت بکە و ئاوڕمەدەوە بۆ هیچ کەسێک، تەنها برەو بە خۆت بدە تا هەموو شتێکت لە باشترین حاڵدا بێت. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ و زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و هەروەها هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.